پەرلەمان بۆی قسەی خۆی لەوبارەیە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، بە پێی پەیڕە و بە دوواداچوون و کاری لیژنەکان کە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی کارەکان پێکەوە ئەیکەین، بەڵام زیاتر ئێمە لە سەرخەتین لەگەڵیان. ئێمە پێمە پەیڕە و ماڵەمان لەگەڵا کردوون بۆ هەڵسەنگاندنی تەواوی لیژنەکانیش ئەگەر بەبیرتان بێت چەندین کوبوونەوەتان لەگەڵ کراوە لەگەڵ دەستەی سەرۆکایەتی لیژنەکان و بۆی لە میزانج دەرچین پابەندی ئەم پەیڕەوە بین لەگەڵ خۆتان ڕێککەوتین لەسەر کۆمەڵێک پێوەر بۆ هەڵسەنگاندنی کار و چالاکی لیژنەکان و ئێمە لە وەرزی یەکەمیش نەتیجەی بەپێی پێوەر بۆ تەواوی لیژنەکانمان ناردووەتەوە. دوای کۆبنەوەمان لەگەڵ خۆتان کردووە لەگەڵ ڕاوێژکارەکانیشتان لەگەڵ سکرتارەتی لیژنەکانیشتان کە ئایا بەم پەیوەرانە ڕازینیان ڕەئیتان هەبووە لەسەر پێوەرەکان. هەندێک لە لیژنە بە تایبەتی لیژنە یاسایی داوای گۆڕانکاریان لە پێوەرەکان کرد لە بەرۆی کار و چالاکیان جیاوازترا. ئێمە بەپێی پەیڕە مامەڵەمان لەگەڵا کردوون، بەپێی پەیڕەویش وەڵامتان دراوەتەوە، وەڵامی نووسراوەکانیشتانی یەک ڕۆژ نە لە کاروبار نە لە دەستەی سەرۆکایەتی دوانەکەوتەوەی کە پێویست بە وەڵام بکە و ئێمە هەموو ئامارەکانیشمان لایە یەک بە یەک ئەو پرۆژانێک کە بۆتان نێردراون ئەوانەی کە نووسراوی جەختکردنەوەتان بۆ هاتووە و ئێمە بە حکمی ئەوەی با بە سەراحەتتریش قسەکەین، ئێمە لیژنەکان لە دووسێ هەفتەی ڕابردووە تەواوی 19 لیژنەکەی پەرلەمانی کوردستان جێگیر کراوە، هەم دەستەی سەرۆکایەتیەکانی و هەم بەپێی پەیڕەوی ناوخۆش و تعدیلەی کە کراوە. ئێمە لە پێشمانە کە لە هەفتەی ئایندا کوبنەوەیکی تریش بە تەواوی دەستەی سەرۆکایەتی هەر 19 لیژنەکە بکەین و ئەم بابەتەش ئەوە تا لە بەرنامەی کاری ئێمە ئەبێ کە بێ لیژنەکان لە کاتی خۆیان راپۆرتەکانی خۆیان حازرکەن یان وەڵامێکی موقنعیان بۆ دەستەی سەرۆکایەتیە بێ. بەڵێ مژدەخان دەمێکە دوایەوە دکتۆر ڕێبوار بەسەرچ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵامی حکوومەت بۆ دوای دوو هەفتەکە وەڵامی حکوومەت ئەوەیە دەڵێ لە ئێستادا وەزارەتی داری و ئابووری بە نووسراوی ژمارە 533 سەرقاڵی کۆکردنەوەی زانیاریین لەسەر فەرمانبەرانی گرێبەست لە کانەیەکدا دەڵێم هەر کاتێک زانیاریەکان تاوا بوو ئاگادارتان دەکەینەوە هیچ فترەیەکی زەمەنی دیاری نەکردووە. ئەوە پێویستە بەڕێستان وەکو سەرۆکایەتی فشار لە حکوومەت بکەن فترەیەکی زەمەنی دابنێ لەبەر ئەوەی لە ئێستا دەستی 1000 فەرمانبەری گرێبەست چاوەڕێی پەرلەمانە کە بتوانێت ئەو پرۆژە بڕیارە بکرێ بە پێشنیازە بڕیارە بکرێ بە بڕیار و دابمەزرێن. هەموو جەلسەیەکی پەرلەمان فەرمانبەرانی گرێبەست پێیان وایە دادەمەزرێن کە ئەمان لە چاوەڕوانی و دڵەڕاوکەیەکی زۆردان تکایە بەڕێستان لەت بفەرمونون دا بە نووسراوێک داوا لە حکوومەت بکەن ئەگەر بتوان فترەیەکی زەمەنی دیاری بکرێ زۆر باش دەبێت. سپاس. بەڵێ بەڵێ دکتۆر ڕێبوار. بەناوی خوای گەورە و میرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، من نقطەی نظام لەسەر مادە 6 بوو لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لەبەرەوەی کە جەنابەت وتر دوای بڕگەکە، بەڵام مادەم هاتنە سەر تەفاسیلەکانی بیخەمە ڕوو. پەیوەستە بە پرساندن وەک ئاشکرا کە لە مادە 6 بڕگە 3 ئاماژەبەوە کە هەر پرساندنێک هەر پرسیارێک کە ئاراستەی وەزیرێکی بەڕێز بکرێ لە ماوەی هەفتەیەکدا یان لە باشترین حاڵەتدا 21 ڕۆژ تێپەڕ نەکە. من بەش بە حاڵی خۆم چەند پرسیارێکم ئاراستەی چەند وەزیرێکی بەڕێز کردووە. بۆ نمونە لە 3/11 کۆمەڵێک پرسیارم ئاراستەی وەزیری خوێندنەی باڵا کردووە تاوەکو ئێستا مانگێک تێپەڕێ بێ وەڵامەکەمە دەست نەگەشتو. ئەگەر چی ئەو پرسیارانەی کە من کردومە بە پێی پەیڕەوی ناوخۆ بووە تەواوی مەرجەکانی مادەی هەفتای پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی تیا بووە، بەڵام مانگێک تێپەڕە بێ تاوەکو ئێستا وەڵامەکە نەگەیشتووە. ئەمە جگە لەوەی کە چەندین پرسیارم ئاراستەی وەزیری پەروەردە و وەزیری دارایی کردو، بەڵام لەبەرەوەی کە ئەوەی وەزارەتی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا مانگێک تێپەڕە بێ تاوەکو ئێستا وەڵامەکە نەگەیشتووە. من گلەییم لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نییە، چونکە دڵنیام بە دڵسۆزیەوە لە کاتی خۆیانە لە 3/11 نووسراویان کردووە پرسیارەکەی منیان ئاراستەی بەڕێز وەزیری خوێندنی باڵا کردووە، بەڵام هۆکار چیە تاوەکو ئێستا وەڵامەکە نەگەیشتووە. ئەگەر بەڕێستان جەخت لەسەرەوە نەکەنەوە کە وەزیرەکان پابەند بن بە دەقە پەیڕەوەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، ئەوە ئێمە ناتوانین پرساندن بکەین و ناتوانین بە دوواداچوون بۆ کاری خەڵک بکەین. بۆیە داوا لە بەڕێزت دەکەم کە ڕوونکردنەوەیەکی مقنعمان دەیە لەسەر ئەو بابەتە. سپاس. لە سەرەتای قسەکانمان کاک تۆ ڕێبوار وتم جەنابتان پرسیارتان کردەوە وەختی لەسەر تێپەڕیوە بەڕێز سکرتێری پەرلەمانمان ڕاستپاردۆ بۆی ئامارەکان ئامادە بکە. ئامارەکان ئەوە بوو کە بۆ بەڕێستان بخوێنەوە ڕەنگە پرسیارەکەی جەناب تشتی تیابێ. جەنابیان نووسراوی جەختکردنەوەی کردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆی و لە وەختی خۆیان یان دوای تێپەڕبوونی ئەو وەختە لە زووترین کاتا وەڵاممان بدرێتەوە کە وەڵاممان نەدرایەوە دەتوانن بڕۆن بۆ مەرحەلەیەکی تری پرساندن و ئەوە پەیڕەوی ناوخۆ ڕێگەی پێداون. بەڵێ
چی بکەین ینی هەر ئەم پرۆسی هەر بەردەوامە بێ هێویدار فەرمو هێویدار آخر جنابی سەرۆکی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پرسیارم هەیە لە 11/6/2019 کابینەی نوێم لێرە لە بەردەم پەرلەمانی کوردستان متمانەی وەرگرت بەڕێز سەرۆکی حکوومەت کارنامەی حکوومەتی پێشکەش کرد لە خاڵی یەکەم لە کارنامەکەی باسی چاکسازی کرد و ناردنی پرۆژەی چاکسازی نوێ بە فۆرمێکی نوێ بۆ پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 2 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەرکی پەرلەمان چاودێریکردنە لە بە کارنامەی حکوومەت حتا ئێستا پرۆژەی چاکسازی بوون هاتوتە پەرلەمان کە خواستی هەموو پەرلەمانتار و خەڵکی کوردستانە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 8 نووسراوی جەختکردنەوە وەکو لیژنەی دارایی بۆ ئامادەکردنی بەڕێز وەزیری دارایی کە جاری دووەمە نووسراومان ناردووە حتا ئێستا ئەمە ئەمڕۆ چەندە 8 حتا ئێستا یەک دنیا ڕۆژ دەکاتن جەنابی وەزیر جاری دووەمیشە نایێتەوە پەرلەمان لە هەمان ڕۆژ 8 پاڵپشت بە راپۆرتی دیوانی چاودێری دارایی لەسەر پرۆژەیەکی گەندەڵی لە زانکۆی هەڵەبجە ئاراستەی وەزیری خوێندنی باڵا کردومانەتەکە کە وەڵامی ئێمە بداتەوە لە هەموو ئیجراعاتەکان کە ئاشکرا بووە حتا ئێستاش جوابی ئێمەی نەیداوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی بڕیاری حکوومەت لە 3/6/2016 بەهۆی قەیرانی دارایی پێشینەی خانوبەر سلفەی زەواج هەمویان ڕاگیران حتا وەکو ئەم قەیرانە چارەسەر بێت کە قەیرانەکە چارەسەر بوو خەڵموچەی وەرگرت حکوومەت داوای کردووە وەزارەتی دارایی ئەبێ پارەی ئەو هەموو ساڵانە پێکەوە بدەیت ئەگەر نەکەی ئەوەندە غرامەت دەکەین نووسراومان ناردووە لە 8/9/2019 حتان و کە بە پێی قەرارەکانی حکوومەت خۆی قەراری داوە کەچی ئێستا هەر بە پێی قەراری حکوومەتە بێ و خەڵکە حساب درێت جوابی ئێمە نەهاتووە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان چه هەنگاوێکی یاسایی دەگرێنە بەر ئەم داخوازانەی پەرلەمان جێبەجێ بکرێتن هەروەها بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم پەرلەمانە یاسا دەرچووە بۆ دامەزراندنی دەستەی دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستان و بە پێ قانونی دیوانی چاودێری دارایی ئەبێ لە پارێزگاکان بەڕێوەبەراتی گشتی دیوان هەبێ بۆ چاودێریکردن کە یەکێکە لە هەسیارترین دامەزراوەکان نووسراومان بۆ جەختکردنەوە بۆ دیوانی چاودێری دارایی چووە بۆ کردنەوەی نووسینگە لە هەردوو پارێزگای دهۆک و هەڵەبجە حتا ئێستا هیچ جواب نەهاتووە دیوانی چاودێری دارایی لە ژێر فەرمانەکانی بە پێی یاسای پەرلەمانی کوردستانە مە ناتوانین باوانش بڵین کاکە بواتان کردووە زۆر سپاس بۆم دەرفەتە بەڕێز سەرۆکی سپاس باشە وەرتانەگرین بەسەوەی دووبارە بێ نابێ قسە بکە یعنی هیچ کەسێک نابێ شتێک بڵێ کە دووبارە بێ کاک عەبدولستار فەرموون بەناوی خوای بەخشەندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەو گفتوگۆی پەرلەمانتارەکان و لەگەڵ بەڕێزتان ئەوە ڕوون بۆەوە کە پرۆسەی یاسادانان و چاودێریکردنیش لەم پەرلەمانە سستە ئەمەش بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە ئەوەی کە لای ئێمەشێ بەس پێویست ناکەمە هەموو ئەو کتابانە بەرزکەینەوە کە کەی کتابمان کردووە هێندێکی ئێستا جواب نهاتوتەوە ئەوە بەشێکی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە کە لە وەڵامدانەوەدا بەڕاستی وەڵامی تاخیرە و سستە بەشێکی چی کە ئاماژەی پێکرا پەیوەندی بە لیژنە تایبەتمەندەکانەوە هەیە کە پەیوەندی بە خودی پەرلەمانەوە هەیە بە پێی مادەی 84 کاکێ من تەمەتۆزێکی ڕوون کردەوە بەڵام بە پێی ئەو مادەیە لیژنەی تایبەتمەند دەبێت راپۆرتی خۆی لە ماوەی 20 ڕۆژ ئامادە بکە ئەگەر بە پەلە بێت دەبێت لە 7 ڕۆژ ئامادەی بکە ئەگەر نەیتوانی لە کاتی دیاریکاری خۆیدا راپۆرتی خۆی پێشکەش بکە ئامادەی بکە 4 ڕۆژی تری مۆڵە بۆ دادەنرێت بۆی کە ئامادەی بکە ئەگەر نام پێم وایە بەڕاستی پێویستە لێپرسینەوە بکرێت چونکە تەمەشا دەکەم ئەم پرۆسە یاسادانان کە ئەم ئەسەسە گەورەی پێ هەڵدەستێ و بە دوواداچوون کە ئەرچی ئەم ئەسەسەیە بەهۆی ئەوە کە لەلایە حکوومەت جوابەکانی زۆر تاخیر دەکا یا هەر نایداتەوە یا بەهۆی ئەوە کە لیژنەکانی خۆمان ئیشەکانی خۆیان لە کاتی خۆیدا وەکو پێویست ناکەن تەبان ئەم پێم وایە بەڕاستی دەبێت پێویستە ئێمە ئەم پەرلەمانە وای لێ بکەین کە ئەکتیڤ بێ کارا بێ لە یاسادانە لە بە دوواداچوون بابین
هەم ئەوە کە کاک هێویدار باسی کرد بزانین داخمە چ مامەڵەیەک لەگە حکومەت بکەین لە بەڵام نەدانەوەی ئەم پرسیار و ئەم داواکارانەکە هەیە. دوو ئەوەی کە بەدەست خۆشمانە ئەم پێم وایە بەڕاستی لیژنەکانی خۆمان بەپێی پەیڕەوی نێوخۆ لێپرسینەوە و ئیزراعاتی لەگەڵ بکرێت کە بۆچی تاخیر بێ، یعنی خەڵک دەرەکا کە ئێوە نە یاسا دەردەکەن نە متابعات دەکەن نە حکومەت بانگ دەکەن نە لێپرسینەوەتان هەیە. وی هیوادارم جنابتان چاوێکی جدی بەم قەزیدا بخشێنەوە. لە ڕاستی ئەمە ئیتر تەواو وەرگرتنی خاڵی پەیڕەوی لەبەرەوەی وەختێکی زۆرمان بۆ تەرخان کرد و وازەحیشە بەڕێستان پرسیارتان کردووە بە دوواداچوونتان کردووە وەڵام نەدراونەتەوە پرساندن هەیە کە وەڵام نادرێنەوە کە وەزیرەکان نایەت بڕۆن بۆ پرۆسەی پرساندن ئێمەش پرساندنەکانتانە نێرین بۆ ئەنجومەنی وەزیران و پشتیوانتان دەبین. بەڵێ بەڕێز ببورن تەواو وەختێکی زۆرمان بۆ تەرخان کرد. بەڵێ وتان دەبین فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆی کات نەگرم جەنابەت بەڵێنت دابوو لە جەلسەی پێشووە بەداتا پێمان بڵێ چەند پرسیار و چەند یاسا و چی جەنابەت لێرە تەنها بە سەرزارێکی چەند ژمارەیەکت بۆ خوێندینەوە لەوانە سەرزارەکینیەوە بەداتایە لەبەر دەستمە بەڕێز باش ئەزانم لە منیش بەردەستمە بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش بەردەستمایە من یەک خاڵ ئەڵێم جەنابەت ئەڵێ 150 پرسیار مادەی یاسایی ماوەی یاسایی تێپەڕ بۆ لە 21 ڕۆژە 86 جوابیراوەتەوە 64 جواب نەیراوەتەوە. من بۆ خۆم چەندین پرسیار ئەگەر ئەمە بە وەڵام حسێبێ وەڵام نییە چەندین پرسیارم ئاراستەی دەستەی سەرۆکایەتی کردووەیەکێک لەوانە ژمارەی 5-11 داوام کردوتمە ڕەوانەکردنی بودجە بۆ نابێ هەمان قسەی هاوکارم. بەڵام وەڵامەکە چییە؟ وەڵامەکە لاستیکیە نووسراوە وەڵامەکە لە دەستی سەرۆکایەتیەوە ئەڵێ هەمووی ناخوێنمەوە ئەڵێ پێتان ڕادەگەێنین بۆ ئەمە نووسراومان کردووە لە دەرەنجامەکەی ئاگادارتانەکەینەوە کەواتە هاوڵاتیەکی بەڕێزیش لەسەر جادە هەمانیشی منەکای من چیەکەم لێرە یعنی ئێمە چی ئەەکەین لێرە ئێمە من پێم وایە جەنابەت ئەڵێیت ڕێکەوتون من نازانم چۆن ڕێکەوتن لەگەڵ حکومەتە هەمانگیە بکەن ئەمە هەمانگی نیە تاک هەمانگی پێڵەنچیدە وەڵا دڵداریەکی یەکلایەنەیە حکومەت تێگەیشتۆ لەم نامۆنامەکاری وازانە دڵداری لەگەڵاکەین کە ئەمە زۆر نایاساییە. بەڵێ کاک سیروانگیان ئەگەر جەنابتان سەیری پێڕەوی ناوخۆ بکەن مادەی 98 ئێمە بە گوێرەی مادەی 98 لە پەیڕەوی ناوخۆ نووسراومان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران داوامان لێکردوون کە دەبوو لە 15 بودجەی گشتی هەرێمی کوردستان بگاتە پەرلەمانی کوردستان ماوەیەکی زۆر لەسەر ئەو 15 تێپەڕیوە. ئێمە پابندین بە گوێرەی مادەی 98 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان جەنابتان ئاگادار بکەینەوە کە بێ لە کاتێکی نزیکە بودجەکەمان بۆ بنێرن پرۆژەی بودجەمان بۆ بنێرن ئەو وەڵامە پەیوەندی بەو نووسراوەوە هەیە. کاک سۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 بڕگەی سێم وازەحە لەگەڵ حکوومەت چۆن مامەڵاکرێ ئەگەر هەفتەکە تێپەڕی 21 ڕۆژی تری هەیە. کاروباری پەرلەمان زۆرترین فەرمانبەری هەیە لە بەرۆی زۆرترین کاری پەرلەمانتاران بۆ سەرۆکایەتی لە ڕێی کاروبارەوەی نزیک بە 90 کارمەندی هەیە. پرسیاری من هەیە بە حکمیەوەی من زۆرترین پرسیارم ڕەنگە ئاراستە کرد بێەوە دەستخۆشیم هەیە بۆ سکرتێر کە زۆرترین ئەرچی خۆی بەجێ هێناوە و بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان بە هەمان شێوە نووسراوەکانی کە ئاراستەکەەوە. بەڵام لەم دواییانە هەستەکەم ڕۆتینێکی زۆر لە پەرلەمان هەیە بۆ ئاراستەکردنی نووسراو. نووسراوی پرسیاری من هەیانە کە 27/11 بۆم هاتووە ئاراستەکراوە 4/11 نردومە 21 ڕۆژ لەم پەرلەمانە پرسیار ئاراستە نەکراوە. پرسیار بۆی ئاراستەی بکەی یەکەم ڕۆژ پرسیار ئەبرێتە نووسینگەی بەڕێز سکرتێری پەرلەمان بەڵام بۆ نمونە پرسیارم لایە 4/11 بۆم بردووە 27/11 ئاراستەکراوە لە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەمە گلەیە لە خۆمان ئەگەر حکوومەتیش ئەم ڕۆتینیاتە بەو جۆرە بێ بە تاکید پرسیارەکان ئینە بێ. من 131 پرسیارم لەم وەرزی یاسادانانە لە حکوومەت کردووە تەنها جارێک کە
ئەم مانگەیە ئەگەر عزری سکرتێریژەوە بێ کە نووسینگەی گۆڕاوە و هەندێکین بۆ بەڵام 21 ڕۆژ زۆرە بۆ ڕۆتینیات هەر لە ناو ئەم پەرلەمانە بۆ نووسراوی تری لیژنەکانیش ومێ دەکەم ڕۆتینیات لای خۆمان کەم بکەین بۆی لە حکوومەتیش داوا بکەین ڕۆتینیات کەمتر بکرێتەوە. بەس لە 131 پرسیارێک دانیان تاخیر بۆ ماڵتەماوە کرد. بەڵێ کاک کاز دکتۆر کازم بەسەر چاو هەتا 10 مەجالتان دەدەم بۆ خۆتان قسە بکەین. فەرمو. بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە قسەکەی من لەسەر بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانە و پێم وابێ خاڵێکی پێڕەویشە. بەڕاستی ئێستا من وای بینم یعنی بەوە دەست پێەکەم وای بینم کە پەرلەمان لە دۆڵێکە و خەڵک و هاوڵاتی لە دۆڵێکی ترە. ینی من بەوە دەست پێەکەم من خۆم ماڵم لە گەڕێکێکی ئاساییە 36 سعات کات تێپەڕیوە بەسەرماندا یەک کاتژمێر کارەبای نیشتیمانی نەبووە. ئەمەیەکێکە لە کێشەکانی ئێستای ئەم وەرزە سەرمایی هاوڵاتیان بۆ لە بەرنامەی کارا وجودی نییە. من پێم وابوو ئێستا جەنابتان ینی من بەڕاستی نازانم ئایا لەگەڵ فراکسیۆنەکان ڕێکەون بەرنامی کاردانێن ئایا خۆتان جەنابتان داێنێن ئایا ینی حکوومەت بۆتانە نێردەداێنن خۆتان من تێناگەم ئەم بەرنامی کارە چۆن داێ من پێم وابوو ئێستا جەنابتان وەزیری دارایی بانگەکەن بۆ ئێرە و باسی ئەو سێ موچەی لێکەن و ئەو پاشە کەوتی موچەی کە کەس مەسیرەکەی نازانێ وام زانی ئێستا پێمان وابوو بەرنامەی کار وەزیری کارەبا بانگەکرێ و باسی ئەو کارەبا خراپەکرێ کە 28 ساڵ هەل نەکراوە. وامانزانی ئێستا وەزیری کار و وەزیری پلاندانان بانگکرێ و باسی ئەو هەموو بێکاری و ڕەخساندنی هەلیکاراکرێت کە گەنج لەسەر جادا سوڕێتەوە بەبێ ئیش. وامانزانی جەنابتان ببوورە وامانزانی جەنابتان بەڕێز سەرۆکی وەزیران و بەڕێز جێگرەکەی بانگ دەکەن بۆ ئێرە بۆ ئەوەی باسی قسەکان بکە بەس دەرفەتێک بدە. جەنابتان داواتان کردووە وەزیری دارایی بێت بۆ ئێرە بەسرا ئێستا بە جەنابتان من پرسیار لێ دەکەم بۆی ئێمە سەرۆکی پەرلەمانی جەنابەت دەسەڵاتت نییە وەزیر بانکی بەڕێز جەنابەت سەرۆکی پەرلەمانی تۆ متمانە دیاوە بە وەزیر ئێستا ناتوانانی وەزیرە بانکی بۆ ئێرە زانی بەڕێز سەرۆکی پەرلەمان کاکتۆر کازم ئەزانی بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە وەڵی من حەزم لەم شێوازی بڕینە نییە با قسەکانم تەواوکەم دوایە وەڵامم بەرەوە. یعنی بۆمانزانی ئێستا لەسەر بودجە وایە لەیەکی دەیە بێتە ناو پەرلەمان هەموو ئەم کێشانەی کە هەرێمی کوردستان هەیەی لە نەبووجی بودجەیە کەس نازانێ چەند داهاتە کەس نازانێت چۆن سەرفەکرێت کەس نازانێت نەوت چەنە داهاتی ناوخۆ چەنە خاڵە سنوورەکان چەنە ئەگەر ئەمانە ڕوون بێ و کاتە هاوڵاتیش زانێ ئەم ساڵ لە پرۆژه یاسای بودجەیە چەند هەلیکار و چەند دامەزراندن هەیە چەند پارە تەرخانەکرێ بۆ کەرتی کارەبا بۆ کەرتی پەروەردە بۆ کەرتی تەندروستی ئەوە تا نەخۆشخانەکان دەرمانیان هەر زۆر بە تەواوەتی کەم بۆتەوە تا حەدی نەمان. یعنی بەڕاستی سەبارەت بە پرۆژەکان کە حکوومەت وەڵام نایاتەوە من پێم وایە حکوومەت هیچ پرۆژەیەکی قبول نەکردەوە تا خۆداتەکانی کە جەنابتان خستانە ڕوو یەک تاقە پرۆژە نییە کە جەنابتان بۆ حکوومەتتان ناردبێ و حکوومەت وتبێتی بەڵێ فەرمو ئۆکەی لەسەر کردوێ فەرمۆم پرۆژەیە بخەنە بەرنامەی کاری خۆتانەوە دوای بەڕاستی ئەو بەدەستی خۆتان پەرلەمانتان بەم شێوازە کۆت و بەند کردووە. یعنی ئێمە لە کاتی هەموارکردنەوەی پەڕێوی ناوخۆیە هاوارمان کردمان تکایە چۆنە بێ پەرلەمان ڕەزامەندی لە حکوومەت وەرگرێ بۆی ئیشێک بکە. یعنی معقولە پرۆژەیەک لەبەرەوەی کە پەرلەمان بتوانێت بخوێندنەوەی بۆ بکە بە حکوومەت بڵێ کاکتۆر کازم ببوورە توخوابات قسەکەم زۆرم نەماوە کات لێ دەکەم وڵای من نازان بۆ قسەکانی من بەسە بڕێ لەم پەرلەمانە بۆی ئێمە قسەیەکی ڕەفیقانە بکایە بە قسەکانم کەم بۆ دانیشتم هەتا بەڕێ سەرۆکی پەرلەمان دانیشتومە تا کۆتایی بەزەمێ قسەکانم بکەم بە هەمووی قسەکانی بکات. کاکتۆر کازم برای بەڕێزم ئازیزی من تۆ قسەکانم کۆتایی دەرفەت بدە بۆی ئێمە قسە تۆ لە ناوەڕاستی قسەکانی مناسی سیلێ فکارمە پشڕێنی من کۆمەڵێشتم داناوە هی سێ هەفتەیە بەڕێ سەرۆکی پەرلەمان سێ هەفتەیە کاکتۆر کازم بەڕێ سەرۆکی پەرلەمان سێ هەفتەیە دانیشتن نەکراوە هەر هەفتەیەکە بێ دوو دانیشتنی تابێ ئەگەر لە هەر دانیشتێکا من 2 دقەم هەبێ 3 ئەوە 12 دقە کاتم هەیە بۆ ئێستا کات نییە باسی تۆزێ ئەگەر باسی کێشەی خۆمە هەر باسی ناکەم باسی کێشەی هاوڵاتیانە بەڕێ سەرۆکی پەرلەمان یەک دێڕماوە تکایە با تەواوی کەم باش
یعنی بۆ ئەوە تا عێراق لە تەنیشمانە فەرمونەوە تا ئێمە خۆبەشێکی لە عێراق ئەوە عێراق لە تەنیشمانە خۆپشاندانە یعنی بۆ هەر ئەبێ خەڵک بێتە سەرجادە خۆپشاندان بکە ڕاپەڕین بکە هەرچی پەرلەمان و حکوومەت و سیاسی و پارتی سیاسیە هەر هەمووی ڕەفز کات هیچی قبول نەبێت ئەنجا کەمێک چاکسازی لە هەرێمی کوردستان ناکرێت بۆ خۆی حکوومەت نایەتە پێشەوە ئاوڕێ لەو هەموو ڕەش و ڕوتەباتەوە کە لە هەرێمی کوردستان بوونیان کاکتۆر کازم دەستت خۆش بێ وڵی نازانم بەس قسەی تۆ نابڕم ئەزانی کاکتۆر ماشەڵا قسەت زۆر کرد بەقەدەر 5-6 ئەندامی پەرلەمان دەرفەت دراوەتی قسەت کردووە بۆ ئەخر بۆی پێ ئەزین چۆنە ئێرە شوێنی ئەوە نییە هەموو ڕۆژە ئێمە بێ قسە بکەین جەنابەت ئەرکت هەیە و منیش ئەرکم هەیە بە ئەرکەکانی خۆت پێ بڵێم ببوورە کاک دکتۆر کازم جەنابەت دکتۆری طبیب دکتۆری دەرفەت بدە بۆی خەڵکی تریش قسەکانی بکە بەڕێستان نەزانن بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دە ئەندام دەتوانن داوایەک پێشکەشی دەستەی سەرۆکایەتی بکەن بۆی بابەتێکی گشتی بخرێتە ڕوو بۆ گفتوگۆ لە نێوان پەرلەمان و حکوومەتدا بۆ بەدێهێنانی بەرژەوەندی گشتی من پرسیارت لێ دەکەم ئەوە مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆ جەنابتان تا ئێستا چەند یاداشتان بە ئیمزای نۆ ڕەفیقی ترت لە پەرلەمانی کوردستان داوە بە دەستەی سەرۆکایەتی بۆ بانکردنی وەزیری دارایی بۆ بانکردنی وەزیری پلاندانان بۆ بانکردنی وەزیری نەوت بۆ بانکردنی وەزیری کارەبا چەند یاداشتی لەو شێوەیە کە دە ئەندامی بەڕێزی پەرلەمان واژۆی لەسەر کردبێ داوتە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی ئەو بەڕێزانە بێنە ئێرە ئێمە ئەوەی لە بەردەستمانە ئەوەی لە بەردەستمان تەواوی کەم بە ئەوەی لە بەردەستمانە کە داوا دەکا حکوومەت بێ یاداشتێکە کە برای بەڕێزمان کاکمەم بورهان قانع یەکەم ئیمزای لەسەر کردووە داوای هاتنی حکوومەت دەکا ئێمە ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەین بۆی دانیشتێکی پەرلەمانی کوردستانە ئامادە بن جەنابەت دەزانی سەرۆکی پەرلەمان ئەندامی پەرلەمانە تەنها دەتوانێت ئیدارەی جەلسەیەکی پەرلەمان بدا سەرۆکی پەرلەمان لەکوێی پەیڕەوەکەیە بفەرمونون لەکوێی پەیڕەوەکەیە لەکوێی ئەو قانونانەی کە لەم هەرێمی کوردستانە کاری پێدەکرێت مادەیەکی قانونی هەیە دەسەڵات دەداتە سەرۆکی پەرلەمان بە فەردی خۆی بە تاقی تەنها داوای هاتنی وەزیرێک بکا بۆ پەرلەمانی کوردستان ئەو مادەیەم پێ بڵێ من ئەمڕۆ داوای هەموو ئەو وەزیرانە دەکەم کە جەنابەت دەیڵێ پەرلەمان ئیشی دەستە جەمعیە دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت فەرقیە لەگەڵ دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان ئەمەیە هەندێک شت بۆ یعنی هەندێک قسە بکەین قسەی برادرانە بێت تکایە هەڵمەچۆ بۆی منیش قسەکانی خۆم بکەم یەکەم حکوومەت بەرنامە بۆ ئێمە دانانێ و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەسەڵاتێکی بەسەر پەرلەمانی کوردستانان نییە هیچ جۆرە دەسەڵاتێکی بەسەر پەرلەمانی کوردستانان نییە دەرفەت بدە بۆی قسەکانمان تەواوکەین و ئەم پەیڕەوی ناوخۆیە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان لیژنەی بۆ دانراوە ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان دەنگیان پێدراوە من پابەندم بەم پەیڕەوی ناوخۆیە ئەوە بۆ ئەگەر لادانێکی بچووکی بەسیتی شەبێ و لە بەرژەوەندی خەڵکیش بێ جەنابتان حەقی خۆتانە بە من بڵێن لادانت کردووە لە پەیڕەوی ناوخۆ لە ئەناو ئەم پەیڕەوەی ئێستا لە بەردەستایە هەتا جەلسەکە تەواوە بێ ئەگەر یەک مادەی تیا بوو دەرفەتی دا بە من دەسەڵاتی دا بە ئێمە وەکو سەرۆکی پەرلەمان خەڵک بانک بکەم بەڕێزان وەزارەتە پەیوەندیدارەکان بانک بکەن بێنە جەلسەیەکی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی قسەی خۆیانیان هەبێ و ئێوە پرسیاریان لێ بکەن جگە لەو حاڵەتەی کە دە ئەندامی پەرلەمان بۆی هەیە من بەیانی بانیان دەکەم بەس یەک یاسان پێ بڵێ یاسایەک دەرچووە بۆ چارەسەری کێشەی حزب یاسایەک دەرچووە بۆ چارەسەری کێشەی پارتیسە هیچ یاسایەک دەرنەچووە بۆ چارەسەری کێشەی هاوڵاتی فەرموون مزایدەی سیاسی بۆ خزمەتی خەڵک بێ هەر زۆر باشە و زۆر بێعیبە دەیکەین بۆ خزمەتی خەڵکەیە وەڵای مزایدەی سیاسی ئەگەر بۆ خزمەتی خەڵک بێعیبی نییە خۆ مزایدەی سیاسی خەڵکی تیا کوژراوە ئێمە مزایدەی بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی حکمی مادەی 55 بڕگەی دووەم داوا دەکەم دوو لە دەربڕینەکانی بەڕێز کاکازم لە پرۆتۆکۆل بسڕێنرەوە یەک پەرلەمان لە دۆڵێک نییە و خەڵک لە دۆڵێکی دیکە نییە پەرلەمان و پەرلەمانتاران نوێنەرانی گەلی کوردستانن و هەمومان لە یەک دۆڵین دوو هیچ هێزێک نییە و کەسیش ناتوانێت پەرلەمان کۆتوبەند بکە ئەگەر هەر ئەندام پەرلەمانێک پێی وایە کۆتوبەندە دەتوانێت خۆی ئازاد بکە و لە کۆتە دەربچێ دوو
داوا لە بەڕێستان دەکەم دەسەڵاتی خۆت بەکاربێنی گفتوگۆی پەرلەمان و شێوازی ئەندام پەرلەمان و لەگە سەرۆکایەتی بەو جۆرە نییە هەروەها مادەی 56 بڕگەی دووەم خاڵی دووەم ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوون پێویست دەکاتن بەڕێستان ئەرچی یاسایی و پێڕەوی خۆتان بەکاربێنن تکایە سەعات و نیوێ کە کۆبنەوەی پەرلەمان دەستی پێ کردووە با بچینە سەر بەرنامەی کار و زۆر سپاس. بەڵێ دەچینە سەر بەرنامەی کار. فەرمون کاک بژار. بڕگەی یەکەمی ناتەوە. بڕگەی یەکەمی بەرنامەی کار. فەرمون تەواو. ببوورە. دەست خۆش بێ قەینە بۆ جەلسەی ببوورە. تەواو.